بەناوی خوای گەورە و مێهرەبان، هاو نیشتمانانی هەولێری خۆشەویست، دەمانەوێت لە ڕێگای ئەم پەیامەوە دەستپێکی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ڕابگەیەنین. ئێمە لەگەڵ هەواڵانمان لەلیستی 129 یەکێتی نیشتمانی کوردستان بە هەمان ڕۆحیەتی شۆڕەجێڕانەی 11 ئازاری ساڵی 1991 کە تێکۆشەرانی ئێمە لە دژی زوڵم و ستەم، دیکتاتۆری و نەعەدالەتی و چەوساندنەوە و مافزەوتکردنی هاوڵاتیان ڕاپەڕین و مژدەی ڕۆژێکی نوێ و ئازادیان بە شارەکەدا و ڕزگاریان کرد. ئێمەش بە پشتیوانی خوا و پاڵپشتی ئێوە دەمانەوێت هەمان مێژووی پڕشنگ بنووسینەوە. لای هەمووتان ئاشکرایە کە ئەو حوکمڕانیەی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەیە حکومەتێکی شکست خواردووی تاگڕەوی ئەو تۆی بەدیهێناوە کە گوێ بە هیچ نادات، بە خواست و داواکاری هاوڵاتیان کار ناکات و ژیان و گوزەران و قوتی خەڵکیشی کردوتە قوربانی عینادی و تاگڕەوی خۆی. تەنها هێزێکی نیشتمانی ڕەسەنی وەکو یەکێتی نیشتمانی کوردستان دەتوانێت ڕێگری لەو شێوازەی حکومڕانیە شکست خواردووە بکات کە بۆتە مایەی چەندین نەهامەتی لە موسەبڕین و بێبازاڕی و بێ خزمەتگوزاری بۆ سەرجەم خەڵکی کوردستان. ئێمە وەکو کاندیدانی یەکێتی نیشتمانی کوردستان هەموو لایەک دڵنیا دەکەین کە درێژە پێدەری خەبات و قوربانیەکانی شۆڕشێڕەکانمان دەبین. ئەوان شۆڕشیان دژی ڕژێمی باسی فاشست کرد. ئێمە هاتووین دەمانەوێت شۆڕشێکی مەدەنی و دیموکراسی ئەنجام بدەین، پشتیوان بەخوا و پشتبەست بە دەنجی هاوڵاتیان بەرامبەر ئەو زوڵم و قۆڕقکاری و نەعەدالەتیە بوەستینەوە کە هەرێمەکەمان لە سایەی ئەو حکومەتە شکست خواردووەدا ڕوبەڕووی بۆتەوە. هاو نیشتمانیانی خۆشەویست، پشتیوان بە دەنجی ئێوە، بە پاڵپشتی ئێوە بە دەنگێکی دلێر دەڵێین ڕێگە نادەن چیتر هاوڵاتیانی هەرێم بکرێنە قوربانی دەستەیەک و تاقمێک کە تەنیا خۆیان لاڕاستە و هەرێمی کوردستانیان گەیاندا ئەم قۆناغە دژوارە. بەڵێنیش دەدەین کە ئەو پەڕی توانا بخەینەگەر تا دووبارە سەرجەم دام و دەستگاکانی حکومەتی هەرێمی کوردستان ڕێک بخەینەوە و کارایان بکەینەوە تا لە ئاست خواستی ڕەوای خەڵکی کوردستان بێت، بتوانێت مافی هەمووان دەستەبەر بکات و هەمووان لە خزمەتگوزارە سەرەتاییەکان سوودمەند بن، بە یەکسانی و بێجیاوازی چینایەتی و ناوچەگەرێتی دەستی خزمەتکردن و خزمەتگوزاری بۆ هەموو ناوچەکان دەستەبەر بکرێت. سەرجەم هاوڵاتیانی کوردستان باش دەزانن چیتر ئەم حکومڕانیە پاشیلە ناتوانێت بەردەوام بێت. هەر بۆیە پێویستمان بەوەیە تاک بەتاچی ئەم کۆمەلگایە پیر و گەنج، هەژار و دەوڵەمەند، کرێکار و خاوەنکار، موچەخۆر و بێموچە هەموو پێکەوە بە دەنجی خۆیان پشتیوانمان بن بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی، بۆ ئەوەی بتوانین حکومەتێک بنیاد بنێن کە خزمەتکاری هاوڵاتیان بێت بەبێ جیاوازی، نەک وەک ئەو حکومەتە شکست خواردووی ئێستا بە تەنها لە خزمەت دەستەبژێرێکدایە و خەڵکی تری کردوتە خزمەتکار. حکومەتێک بنیاد دەنێن کە سوود و خێری بۆ هەمووان بێت، نەک تەنها بۆ دەستەیەک یان کۆمەڵێک سوودمەند بن تێیدا و خەڵک ببنە قوربانی. دەنگ دەرانی ویجدان زیندوو، تەنیا 25 ڕۆژ ماوە بۆ ئەوەی هەموو لایەکمان پێکەوە ویجدانی خۆمان ئاسوودە بکەین و دووبارە حکومەتی هەرێمی کوردستان بکەینە نمونەیەکی جوانی حکومڕانی کە شایستەی کۆمەڵانی خەڵک بێت. یەکێتی نیشتمانی کوردستان لە ڕابردوودا سەلماندوویەتی هەر کاتێکێتی باڵا دەست بوو بێ و سوکانی حکومڕانی لای بوو بێت بەبێ جیاوازی خزمەتی خەڵکی هەرێمی کوردستانی کردووە و دەیکاتەوە. ئازادی و سربەخۆیی کار و جوولە و چالاکی بۆ هەمووان دەستەبەر دەکات بەبێ جیاوازی. بۆیە ئێمەش داوامان بە تەنها لە ئەندام و لایەنگرانی خۆمان نییە، داوامان لە سەرجەم خەڵکی کوردستانە بە هەموو جیاوازەکانیانەوە. ئەوانەی لەم حکومڕانیە و حکومەتە تاگڕەوە بێزارن متمانە بە لیستی 129 یەکێتی نیشتمانی کوردستان بکەن. بەڵێنتان پێدەدەین کە حکومڕانەی کەوتە دەست یەکێتی جیاوازی ناهێن و ناوچەیەک ناکەینە قوربانی ناوچەیەکی تر. بە گفتگۆی جدی و لە پێناو بژاندنەوەی کەرتی ئابووری لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێم و خەڵکی کوردستان ڕوو لە بەغدا دەکەین بۆ بەدەستهێنانی ماپەڕەوەکانی گەلەکەمان بە پێی دەستور. دڵنیابن ئێمە دەبینە پارێزەری قەوارەی هەرێمی کوردستان و ژیان و ماف و بار و گوزەرانی هاوڵاتیان. هەرگیز ئێمە قەوارەی هەرێم و ژیان و گوزەرانی خەڵک ناکەینە قوربانی بەرژەوەندی بەرتەسچی گروپێکی دیاریکراوی خۆسەپێن. مێژوو سەلماندوویەتی هەمیشە یەکێتی نیشتمانی کوردستان
ئەو هێزە بووە پشتیوان بەخوا و گەلی کوردستان لە سەرتاسەری کوردستان لە هەر جێگایەک مەترسی لە ناوبردن لەسەر کورد و کوردستان هەبوو بێت قوربانیمان لە پێناودا و پاراستومانە. ئەم جارە پشتیوان بە دەنجی ئێوە قوربانی دەدەین و ناهێڵینەوە هەرێمە جارێکتر بکرێتە قوربانی حکومڕانیەکی تاگڕە و دەنجی ئێوە سەنجی مەحەکە بۆ کۆتایی هێنان بەم حکوومەتە شکست خواردووە. بە دەنجی ئێوە و بە ئەرچی ئێمە کۆتایی بەم حکوومەتە شکست خواردە دەهێنین. هەر بژین بۆ کورد و کوردستان براتان شاڵاو کۆسەد ڕەسوڵ.